هاوڵاتیانی ئاوارەی جەنگی داعش بۆ پێنجەم ساڵ لە سەریەک لە نێو کەمپەکان جەژنیان بەڕێ کرد وە خۆیان باسی دەکەن کەمپەکان بووە بە نیشتیمانی نوێیان و هەزاران یادگاری جۆراوجۆریان لە ماوەی ئەم 5 ساڵەدا تۆمار کردووە. وەڵا ئەم جێژنە بەیەکەوە کورد و عەرەب و یەزید و شەبەک و هەمووی بەیەکەوە ژیان و سەر حەیوان بڕیتە بەیەکەوە و قوربانی کردووە و حەمد و سەنا بۆ خوایە. ئاوارەکان لەگەڵ ئەوەی بەهاتنی جەژنی قوربان وەک یەکێک لە گەورەترین مەراسیمەکانی ئاینی پیرۆزی ئیسلام دڵخۆشن، بەڵام گلەیی لە کەمی خزمەتگوزاری نێو کەمپەکان و سەختی ژیانیان دەکەن. جلی بینیە و مەعاشی فەرحەیەکی لە چافیلان و حماوەوانە، یعنی جەشن یعنی زۆر خۆشە، بەس جل لێ نییە، جل زانی چۆن مساعدە تۆزە لێدە لەو مەعاش لێە معاش لي يعني من أولنا الله نقول حاجة بيني ودانشتوا له ماله. كحقوق الإنسان، حقوق الإنسان ني نجمرة كسل حالي منا برسي وأفزارو همو بنفان نايلون هذا همو شوتين الزفستاني همو سرماية وقرماية و كحكومة عراقي حكومتك الحالي منا برسي بس والله شعبا كردي قال لك يا متي مدا خوارن تشت همو تشدانا مبراسي عارفي خدي. بەهۆی ئەوەی چەند ئاین و مەزهەبێکی جیاواز لە نێو کەمپەکەدا هەیە و پێکەوە ژیان و هەمانگی و هاوکاری لە نێوانیاندا هەیە و جیاوازی ئاین نەبووەتە هۆی گرفت و لێکتێنەگەشتن. کەمپەکە ناوی لێنراوە کەمپی ئاشتی لە پاش جەنگی نێوخۆیی سووریا و هاتنی داعش و داگیرکردنی پارێزگای موسڵ و چەند ناوچەیەکی دیکەی عێراق، نزیکەی ملیۆنێک هاوڵاتی سووری و عێراقی ڕۆیان لە هەرێمی کوردستان کرد. ناحیەی عەربەتیش 3 کەمپی ئاوارەی لەخۆ گرتووە کە کەمپی ئاشتی زیاتر لە 10,000 ئاوارەی تێدایە. گەرچی لە بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2018 بڕی 420 ملیار دینار بۆ وەزارەتی کۆچ و کۆچبەران تەرخان کرا بۆ گرتنەبەری ڕێکارەکان لە پێناو گەڕاندنەوەی ئاوارەکانی موسڵ و ئەنبار و سەلاحەدین و دیالە، بەڵام پاش 2 جار درێژکردنەوەی بڕیار بوو کۆتایی ساڵی 2018 هەموو کەمپەکانی عێراق دابخرێت و خەڵکەکەی بگەڕێنەوە، بەڵام نە ئەو بڕیارە جێبەجێکرا و نەکاتێکی دیکەش بۆ گەڕاندنەوەی ئاوارەکان دیاریکرا و لە ساتی ئاوارەبوونیانەوە تا ئێستا ئاوارەکان لە نێو کەمپەکان دەژێژنیان کردووە. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، کەمپی ئاشتی لە ناحیەی عەربەت.